چاوەڕوان ئەوە گەڕەکی هەشتی حەسارۆکە نزیکەی 17 ساڵ ئەو زەویانە لەلایەن حکوومەتەوە دابەش کراوە، بەڵام تا ئێستا هیچ خزمەتگوزاریەکی بۆ نەچووە. چەند جارێکیش خاوەن زەویەکان گرت بنەوەی ناڕزایەتیان ئەنجام داوە، بەڵام بێ ئەنجام بووە و بە بیانووی جیاواز حکوومەت داواکەی جێبەجێ نەکردوون. لە بەرامبەر نەگەیاندنی خزمەتگوزاری و پشتگوێخستنی گەڕەکی هەشتی حەسارۆک، دانیشتوانی ئەو گەڕەکە ئەم جارە پەنایان بۆ داواکاری گشتی برد. داوای یاساییان لەسەر حکوومەت و پارێزگاری هەولێر تۆمار کرد. هەموومان کرێ چینە، هەموومان کوڕە هەژارین، هاتینە داوای حەقی خۆمان دەکەین، شتێکمانەوە بکەن، خزمەتگوزاریمانەوە ببن. جوابی برێن مەحافزی دێتن دەرێتن پارەمان نییە، پارەش هەیە و بەس هیچمان لۆ ناکەن. دەرێ بودجەی پەرەپێدان نییە و ئاو ئەوانەی نییە لە ژێر زەوی بە لەوێن دەرش ئەو عاردانە تەوزەکرا ئاوی هەیە و لە تەنیشتەوی برێ لاوانە ئەوانە هەموو ئاوی هەیە، بەس لەوێن دەرێ دەرن ئاوین. ئەو کارە ڕئیسەکان حکوومەت جوابی وەداتەوە، جارێک دەرێ بودجە نییە، جارێک دەرێ ئەوە کێشەی ئاوی هەیە تا ئیفراسار کێشەی لۆ حەلەبی، بەڵام کە تەماشا مووقعی هەشتی حەسارۆک دەکەین دەورە پشتی هەمووی گەڕەکە و خانی لێ دروستکرایە، کێشەی نییە، تەنها لۆ هەشتی حەسارۆک ئەو کێشەی هەیە. بەس خەڵکەکی زۆریش بازرگانی بۆ شوێنەی دەکەن بەڕاستی، یعنی حکوومەت خودی خۆی بازرگانی بۆ شوێنەی دەکات. بلۆک هەیە 300 دەفتەر 400 دەفتەر دۆلاری دەکات، یەک دێ بە تەعویزێکی کەم وەردەگری لە بازارێ دەفرۆشیتەوە. بەڕاستی جیاوازێکی زۆری شەیە بەڕاستی لە هەولێر. تەماشا ڕۆژهەڵات بکە هەشتی حەسارۆک لەگەر ڕۆژ ئاوا دریمستی و ئەوانە بۆ چاوی خۆتان دەبینی، ینی جیاوازێکی زۆرەیە. لەلایەن بەرپرسانی حکوومەتی خۆجەیی هەولێر چەندین جار بەڵێن بە خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک دراوە کە خزمەتگوزاری بۆ گەڕەکەکەیان ببن، بەڵام هیچ لەو بەڵێنانە جێبەجێ نەکراوە. بەشێک لە خاوەن زەویەکانیش هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێنەوە کە چەند دەستڕۆیشتووەک بازرگانی بەو زەویانە دەکەن، بۆیە نایەنەوێت خزمەتگوزاری بۆ ئەو زەویانە بچێت. سکاڵامان تۆمار کرد و لەسەر حکوومەتی هەرێمان تۆمار کرد و بەڵێنیان پێداین بە کەمترین وەڵاممان بدەنەوە و داوامان کرد کاتەکەمان لۆ دیاری بکرێ، چونکە 17 ساڵە خەڵک ناتوانانی چاوەڕوان بی، خەڵکەکی زۆری کرێنشینی تێدایە بەڕاستی و 11,000 کرێنشینی تێدایە و دابەشدووی زۆر تێدایە، بۆیە ناکرێت لە ئێستادا حکوومەت ئەو زەویانە پشتگوێ بخە. سێ ڕێگامە دایتە پێشنیار بۆ حکوومەت کە چەندین جارە داوا دەکەین کە جوابمان نادنەوە. پێشنیار یەکەم خاڵ یەکەم لەوە خۆ دەگرێت کە حکوومەت لەسەر بودجەی پەرپێدانی پارێزگاکان ئەو شوێنە ئاوادان کاتەوە. خاڵی دووەم ئەگە حکوومەت بودجەی نییە ئێمە دەخل لە حکوومەت ناکەین. خاڵی دووەممان ئیش پێ بکات کە ئەمەی هەر خاوەن زەویەکێکی دەوەرەقە هەرچەند ئێمە کرێچینەوە خەڵکی هەژار و کەم دەرامەی تێدا، بەڵام ئێمە ئامادەین یەکێ دەوەرەقە بڕەپارەیەک بدەینە حکوومەت کە لە بەرامبەر هێنانی خزمەتگوزاری. خاڵی سێم ئەوەیە چەندین پارچە زەوی توزاری تێدایە، ئەو پارچە زەویانە بداتە بەڵێن دەرێک، چەندین بەڵێن ئامادەیان نیشانداوە لە بەرامبەر وەرگرتنی ئەو پارچە زەوی بازرگانیانە ئامادەیە خزمەتگوزاری بۆ ئەو شوێنە بێنێت. زەویەکانی هەشتی حەسارۆک لە ساڵی 2003ەوە بەسەر مامۆستا و فەرمانبەران و کەم ئەندامان و پێشمەرگەدا دابەش کراوە. زیاتر لە 16,000 پارچە زەویە، بەڵام تاوەکو ئێستا ئەو زەویانە وەکو خۆیان ماونەتەوە و هیچ خزمەتگوزاریەکیان بۆ نەچووە. ئەمەش لە کاتێکدایە گەڕەکەکانی دەوروبەری هەموو خزمەتگوزاریەکیان هەیە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.